پیاوێک بە جلوبەرجی سپایدەرمان ژیانی کەسێک لە ترافیک ڕزگا کرد. وتێک ویستی ببێتە کارەباچی بەڵام کارەبا لێدا. ئەپڵۆین ڤیدیا لە جەنگدان کامیان ببنە دەوڵەمەندترین خودای ڕۆبۆتێکی جیهان. ئەی دەیەوێت یارەنوێیەکەی فوتبۆڵ بە $150 بفرۆشێت. لە کاتێ جیهان بە کێشەی وزە و خۆراکی پلاستیکی دەناڵێنێ. مێتا داوا لێ دەکا بە سێڵفێک بیسەلمێنی کە ڕۆبۆتی. لە هەمان کاتدا گوگل لە جیاتی پاسپۆرت تەنیا دەموچاوی تۆی دەبێت و لەوانەیە ساڵی داهاتوو پێویستنەوە پاسپۆرت و یوزەرنەیم نەبێت. تەنیا بۆتۆکس و فیلەر کەمتر بەکاربێنین تاوەکو ڕۆبۆتەکان بمان ناسنەوە. کریستۆفەر نۆڵان هۆنراوێکی یۆنانی سێ کاتژمێری لە سینەماکان نمایش کرد و هەمویان بەدڵیانە لە کاتێک دەڵێن هونەریش مردووە. مارڤڵ دیمەنی دکتۆر دوومی بڵاو کردەوە کە لەلایەن پیاوێکەوە ڕۆڵەکەی دەگوێردرێ کە پێشتر ئایرۆنمان بووە. بۆچی؟ چونکە قەیرانی یەکتەری ملیار دۆلاریە. جۆنی دێپ بە شێوەیەکی جۆنی دێپانە کە ناناسرێتەوە گەڕایەوە هۆڵیوود وە کریتۆس بەڵێ هێشتا زیندووە و نەمردووە، هێشتا هەرتووڕێ، هێشتا چیرۆکی ماوە وە چیرۆکی زیاتری ماوە لە چاو هەر چیرۆکێک هەر مرۆڤێک لە ژیانی ڕاستی هەیبێ. لە چینیش بارهەڵگری بێشۆفەر بۆتە مۆزوع و فیلمێکی لە مەفتەیە بڵاوکرایەوە کە تەنیا 5 وشەی لە دوو کاتژمێر تێدایە و دەڵێن لە دەیان دەقی فیلمەکانی مارڤڵ باشترە. بەرنامەیەکی ناوازم بۆ ئامادە کردوون، من ژیرم بەخێر بن بۆ 24+. بۆچی لە سینەماکانی کوردستان ژێرنووسی کوردی بۆ فیلمە جیهانیەکە ناکرێت؟ کەمپینێکی گەورە هەزاران کەسی لە سۆشەڵ میدیا دەستی پێکردووە. خۆشم تێیدا بەشدارم کەوا داوا لە حکوومەت هێرمی کوردستان دەکرێت لە سینەماکانی کوردستان ژێرنووسی کوردی بۆ فیلمە جیهانیەکان زیاد بکرێت کە جێگەی خۆشحاڵیە دەچیتە سینەماکان سەدان گەنج و پیر و لاوی کورد دەبینی دانیشتون سەیری فیلمە جیهانیەکان دەکەن. من وەکو خۆم تەنیا لەم مانگات 4 جار چوومەتە سینەماکەی هەولێر، بەڵام کێشەیەک هەیە. لەوانەیە هەمومان زمانی ئینگلیزی و عەرەبی نەزانین، پێویستە ژێرنووسی کوردی هەبێت. با عەرەبیەکە هەر هەبێ بەڵام کوردیەکەش زۆر پێویستە. جا بێگومان دەزانم نموناوە و سینەمای هەولێر لەلایەن کۆمپانیایکی عەرەبیەوە خاوەندارێکی دەکرێت، بۆیش لە ئۆنلاین داوا دەکرێت پارێزگارەکانی هەولێر و سلێمانی دوهۆک بێنە سەرخەت ڕێنماییەک دەربکەن، پێیان بڵێن هەزاران گەنجمان هەیە ژێرنووسی کوردی بۆ فیلمە کوردیەکان دەکەن و فیلمە جیهانیەکانیش دەکەن و لە وێبسایتە کوردیەکان بڵاوی دەکەنەوە. هەلی کار بدەنە ئەو گەنجانە مانگانە ژێرنووس بۆ فیلمە جیهانیەکان بکەن. هەم بینەری فیلمەکان زیاتر دەبێ و هەم بینەری خۆیان زیاد دەبێ وەکو سینەما خۆشیان زیاتر قازانج دەکەن. ڕاستە تکتی سینەما گرانە، بەڵام ئەمە کێشە گەورەکە نییە، چونکە چەند پشتگیری لەم هونەرە بکرێ کەمە، ئەزمونێکی لەبیر نەکراوە. بەڵام ژێرنووسی کوردی یەکجار گرنگە و خۆشمان لەم کەمپینە بەشداری و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمە داوای هەزاران گەنجی ئەم نیشتیمانەیە ژێرنووسی کوردی بۆ فیلمە جیهانیەکان لە سینەماکانی کوردستان زیاد بکرێت. فیلمەکان لەبیر بکەن سپایدەرمان لە ژیانی ڕاستەقینە لە ناوەڕاستی ترافیک پیاوێک لە مردن ڕزگار دەکات و هەر هەمووشی لە چاوی کامێرە تۆمار کرا. لە شاری جۆنسبۆڕۆ لە ویلایەتی ئارکنساس لە ئەمریکا پیاوێکی خاوەن پێداویستی تایبەت لەسەر عارەبانەیەکە لە ناوەڕاستی ترافیکێک گیر دەخوا. ترافیکەکە خەریکە دەبێتە سەوز ئۆتۆمبیلەکان دایانەوە گێڕ بگۆڕن و بجوڵێن لەو کاتا پیاوێک بە جلوبەرجی سپایدەرمان بەدیارکەوە. لە ئۆتۆمبیلە جیپە سوورەکەی دێتە خوارەوە بڕووی خاوەن پێداویستە تایبەتەکە هەڵدێ بە سەلامەتیەوە کابرا دەگوازێتەوە سەر شۆستە و ژیانی ڕزگار دەکات. جا منۆک خۆم زۆر گەڕام بزانم ئەم چیرۆکە ڕاستە یان نواندنە دەرچوو ڕاستە. ناوی کابرا ژاشاکرا، ناوی ئەم سپایدەرمانە ڕاستەقینەیە کریستۆفەر هێلنهۆفە. لە ڕۆژی جیهانی سوپەر هیرۆیەکان بەم جلوبەرگە هاتوۆتە دەرەوە. بینیویەتی پیاوێک پێویستی بە هاوکاریە و چوو هاوکاری کردووە، واتە تەنیا لەبەر ئەوەی نەبووە کە جلوبەرجی سپایدەرمانی پۆشیوە لە لێدوانێک بۆ میدیاکانی ئەمریکا لە مەفتەیە ئەم چیرۆکە بۆ ترێن و ئەو دەڵێن لە بەرخاتی جلوبەرجی سپایدەرمان ئەو کاری نەکردووە، لە ڕۆژێکی دیکەش بە جلوبەرجی ئاسایش بە ئەو کارەی هەردەکرد، بەڵام گوتی کارێکی کۆمیدی بووە لەوەی تەنیا کارێکی چاکە بێ، چونکە لە سەرجەم ڕۆژەکانی ڕابردووی هەفتە کە جلوبەرجی ئاسایی پۆشیوە تووشی حاڵەتی لەو شێوەیە نەبووە. تەنیا ئەو ڕۆژەی جلوبەرجی سپایدەرمانی پۆشیوە ئەم بەزمەی بەسەر هاتووە کە دەڵێ پۆلیسیش کە ئەوی بینیوە ڕایان گرتووە تێر پێکەنیوە، پێیان وتووە تۆ بەڕاستیتە یان گاڵتە و نواندنە. دەڵێت دەمێک بەس سوێندم خواردووە کە وەڵڵاهی ئەو برادەرە هەر ناناسم هەر لۆ خۆمە جلەم پۆشی و تووشی ئەو بەزمە بوو. جا ڤیدیۆیەکەی ئەم برادەرە لە سۆشەڵ میدیا ئێستا ترێندا، نەک لەبەرەوەی کارێکی چاچی کردووە، بەڵکو لەبەرەوەی جلوبەرجی سپایدەرمانی پۆشیوە ئینجا کارێکی چاچی کردووە. بۆ چەند کاتژمێرێک ورچێک لەسەر عامودی کارەبایەک مایەوە و تیمەکان خەریک بوو بیهێننە خوارەوە لە ئۆنلاینیش نزایەتی زۆری بۆ کرا. چیرۆکێکی لایڤی سەرنجڕاکێش بوو لە تەواوی جیهان بینەری هەبوو، بەڵام کۆتاییەکەی بە تراژیدیا کۆتایی هات.
جا ئەم چیرۆکەش ڕاستی و بە دوای داڕۆیشتن تاوەکو سەرچاوە سەرچیەکەم دۆزیەوە لە نیومەکسیکۆی ئەمریکا ورچێکی ڕەش بەسەر ئامودێکی کارەبا دەکەوێت دەڵێن لە ئۆتۆمبیلێکی پۆلیسی هاتوچۆ ترساوە بەسەر ئامودەکە کەوتووە پەلەکانی لە یەکتر ڕاتشاوە زۆری نەبردووە خۆی لە کارەبادا بەڵام سەرەتا مردار نەبووەتەوە خەڵکی لە ئۆنلاین وێنەکانیان بڵاو کردەوە و نزایەکی زۆریشی لە ئۆنلاین بۆ هات کە ڕزگار بکرێت بەڵام بۆ جاری دوام پەلەکانی لە سەر هێڵی سارد و گەرم دەدا و یدی گیانی لەدەستدا تیمەکان خێرا بوون بەڵام زۆر خێرا نەبوون سەرەتا هەڵیاندا کارەباکە بپسڕێنن بە سەلامەتی بهێن نەخوارەوە بەڵام پێڕانە گەیشتن بە وتیان دانویست گولەیەکی دەرزی لێ بدەن تاوەکو نەجوڵێ بێهۆش بێ بەڵام بیریان لەوە کردوەوە لە خۆ بچێت دەکەوێتە خوارەوە ئەم دەمرێ بۆیش نەیان توانیوە خێرا بڕیارەکە بدەن ئەویش پەلەکانی بەش ساردی و گەرمی کەوت و جیانی دەدەستدا ڤیددیۆ وێنەکانی لەم هەفتەیە لە تەواوی جیهان ترێند بوون تەنانەت پۆلیسیش گەیشتە شوێنەکە و تیمەکان هەر نەیانتوانی لە کاتی پێویست زوو بڕیار بدەن ژیانی ڕزگار بکەن چی دیکە بە ئەکاونتی فەیک و ساختە کۆمنتی دەستخۆشی نامێنێت لە دادە و نازانم چێوچێت چونکە فەیسبوک سەحێکی نوێ ئاشا کرد بەڵام ئەمەیان بەخۆڕاییە و بۆ ئەوە نییە کە تۆ چەندە مهمی بەڵکو بۆ ئەوەیە کە تۆ مرۆڤیت و ڕۆبۆت نیت یان ئەکاونتی فەیک نیت وەکو هەندێک کەس کۆمنتی پێدەنووسن ئیدی ئەمە نامێنێت مێتا ناوی لە ناوە فەیسبوک ڤێریفاید جا چۆن وەریشی دەگرین ڤیددیوەکی سێلفی خۆ تۆمار دەکەی فەیسبوک چێکی دەکاتەوە لەگەڵ ئەو وێنە و ڤیددیویانی لەناو پرۆفایلەکەت هەیە گەر هەمان کەس بن پژاسی دەکاتەوە کە تۆ مرۆڤیت و ئەکاونتەکەی تو ساختە نییە ئەو سەحەت پێدەدا لە تەنیش ناوەکەی خۆت بە دیار دەکەوێت کە تۆ مرۆڤیت و ئەکاونتەکەت ڕاستەقینەیە تەنیا بۆ دروستکردنی نووسینی کۆمنت و پۆستی لابەلا دروست نەکراوە هۆکاری ئەم بڕیارەش زۆربوونی ئەکاونتی فەیک و ساختەیە لە فەیسبوک ملیۆنان ئەکاونتی فەیک و ساختە هەن لەلایەن گروپ و کەسایەتی سۆشەڵ میدیا و تەنانەت سیاسەتمەدارانی وڵاتانیش تەنانەت بە کوردستانی خۆشمانەوە بەکاردێت نمونەی زندوشمان هەیە ئەو کابرایە یاخود خاتونە پۆستێک دەکات بەدەیان ئەکاونتی دەستخۆشی لە بڕیارەکەی قسەکەی یان هەر کارێکە کردوێتی بە ئەکاونتە فەیکەکان دەبینی تەنیا ناوێکی فەیکی هەیە یەک پۆستی نەکردووە یاخود یەک پۆستی بچوکی کردووە ئەکاونتەکەشی تازە دروست کردووە هەر هەمووشی بێک شێوە زار و زمان و شێوە نووسراوە مێتا خەریکە ئەمە یەکلایی بکاتەوە گەربێت و ئەم کارە بکرێ ئیدی هەمووان دەزانن ئەم ئەکاونتە ڕاستە یاخود فەیکە جا ئێستا لە ئەمریکا بەردەستە لافتەکانی داهاتوو لای خۆشمان لە کوردستان بەردەست دەبێت و ئەو کاتەش کە بەردەست بوو پێتان دەڵێن بیکەن چونکە گەرنەیکەی کۆمنت بنووسی ئیدی هەمومان دەزانین ئەوە کاونتە فەیکە و ڕاست نییە چونکە ئەکاونتە فەیکەکان ناتوانن بە ڤیددیۆی ڕاستەقینە سێلفی ڤیددیۆی ڕاستەقینە دروست بکەن گەرژیری دەستکردیش دروست بکەن مێتا دەیزانێ سەحەکەت ناداتێت ئەم هەواڵە بۆ ئێمە بەکارهێنەر زۆر خۆشە و پێشوازی لێ دەکەین بەڵام بۆ هەندێک دادەوشت لەوانەیە غەمجینترین هەواڵ بێت چونکە هەزاران فۆلۆوەرزی مونەرمی فەیکی ساختیانە دەستدەچێت ڕووی ڕاستەقینیانی دی بە دیار دەکرێت و ئەوەش لە بیر مەکەم سۆشەڵ میدیا جیهانێکی وەهمین و فەیکە ڕاستی نییە بەڵام بەداخەوە ئێستا خەڵک هەیە وا دەزانێت پێش دەرگای ماڵەکەی خۆیان و بەجددی وەریگرتووە گەر دەتەوێت شت لە ڕێگەی فەیسبوکەوە بفرۆشی لە مارکێت پلیس مێتا کارەکەی ئاسانتر کردووە چونکە ئێستا ئەپێکی دروست کردووە تایبەتە بەکڕین و فرۆشتنی بەرهەمەکانی ناوماڵی خۆت بەڵام تکایە وێنەی ئافرەتی ڕوود بەکار مەهێنن بۆ فرۆشتنی پارچە قەنەفەیەکی 5 ساڵەی دڕاو پیرەمێردەکان هەڵمەخەڵەتیان ناوی ئەپەکە سێڵەرە تایبەتە بۆ ئەو کەسانی دەیانەوێت بزنس لەناو فەیسبوک مارکت پلیس بکەن کە لای خۆشمان لە کوردستان ئێستا زۆر بەناوبانگە لە فرۆشتنی جوتێ نعل تا دەگاتە ئۆتۆمبیلی گرانبەها و تەنانەت خانوو شوقە و ڤێلاش لەم بازارە لە کوردستان فرۆشتنی ڕاستەوخۆی هەیە مێتا دەڵێت تەمەنی مارکت پلیس بووەتە 10 ساڵ لە یادی 10 ساڵەش ئەمە پێیان بۆ ڕاگەیاندە چونکە ئێستا 430 ملیۆن بابەت یاخود کاڵە لە ناو فەیسبوک کڕین و فرۆشتنی پێدەکرێت کە ژمارەکە زۆر سەرشێتانێ باسی بکە ئەپی سێڵەر ئەپێک دەبێت تایبەت بە کڕین و فرۆشتن واتە پۆستی ئاسایی فەیسبوک و ڕیل و وێنە و شتانەی تێدا نیە بۆ بەکارهێنەران ئاسانترە شت بفرۆشن و هەم شتیشی لێ بکڕێت بۆ بەکارهێنەر دەتوانێت چەندین شت و مەک لێ کاتدا بکڕێ یاخود لێ کاتدا بفرۆشێت کڕیاران لای فرۆشیاران ئاسانتر بە دیار دەکەون وەڵامدانەوەشیان ئاسانتر هەمووی لە ستێک شوێت لە جیاتی ئەوەی هەمووی بچێتە ناو نامەی مەسنجەر یان وەتسەپ لەوێ ئاسانتر دەتوانین نامەکان جیاب بکەیتەوە تەنانەت ئۆردەرەکان نردنیان ئاسانتر پیشان دەدا وا پیشان دەدا گەیاندن چەندە لەگەڵ نرخی کاڵایەکە بەجیا پێتی نیشان دەدا جایستا ئاپەکە لەسەر iOS واتە آیفۆن و آیپاد بەردەستە تەنیا لە ئەمریکا بەردەستە لە چەند مانجی داهاتوو لە تەواوی جیهان بەلای خۆشمانەوە لە کوردستان بڵاو دەکرێتەوە کاتە پێتان دەڵێن مارکت پلیسی سەرەکی ناو فەیسبوک وەکو خۆی هەردەمێنێتەوە
بەڵام ئەوانەی حەزیان لێ ئیدی لەوێ ئاسانتر دەتوانن کڕن و فرۆشتنی خۆیان بکەن. مارکت پلیسی فەیسبوک لە فرۆشتنی کاڵای ناو مەخزەنی ماڵەوە ئێستا بۆتە بازارێکی ڕاستەقینە کە ڕۆژانە 430 میلیۆن کاڵا کڕن و فرۆشتنی پێوە دەکرێت. ئەکید من لەوەش لە داهاتوو ئەم مارکت پلیسە هەر گەورەتر دەبێت. پاسوەرد و یوزەرنەیم لەبیر بکەن چونکە گوگل دەڵێ لەمەوە دوای تەنیا دووموچاوت بەسە بۆ ئەوەی ئەکاونتەکەت بکەینەوە. گوگل تایبەتمەندێکی ڤیدیۆ سێلفی ئاشکرا کرد، کامێراکە دەکەیتەوە، دەموچاوەکە سکان دەکات، لای ڕاست و لای چەپت پێ دەکات، دواتر گوگل تەواوی دووموچاوەکە لای خۆی هەڵدەگرێت، کاتێ مۆبایلەکە دەدەست بچێت پاسوەرد لەبیر بکەیت یانی ئەکاونتەکەت لێ قوفل ببێت، بەم ڕێگەیە ئاسانە دەتوانی بیکەیتەوە، بەڵام بەمەرجەوەی بۆتۆکس و فیلر زۆر نەکردێت. لەسەر مۆبایل بێت یان کۆمپیوتەر بە پیشاندانی دەموچاو ئەکاونتەکەت بۆ دەکاتەوە. جا پرسیارە گەورەکە دیپ فەیک و ڤیدیۆژیری دەستکرد و ساختەیە. گوگل دەڵێ چەندین ئاستیان داناوە تاوەکو کەس نەتوانێت فێڵ لەم سیستەمە بکەم و کاتێ سەر دەجوڵێنی دەڵێ مەحاڵە ژیری دەستکرد و دیپ فەیک بتوانێت وەکو مرۆڤ ڕاستەقینە لە ڤیدیۆەکە بەم شێوازە دروست بکات. دەڵێت هەر دەناسرێتەوە. لە هەمان کاتیش دەڵێ ڤیدیۆەکەت ئینکریپتە واتە لای گوگل وەکو ڤیدیۆ نامێنێتەوە. لە کاتی لۆگینەکە کە بەکاردی دواتر دەسڕێتەوە لە داتابیسەکانی گوگل سیڤ نابێت. پاسوەرد خەریکە دەبێتە شتێکی کۆن و لەبیرکراو بەهۆی زۆری ژمارەی پێگەی ئۆنلاینەکان. ئێستا بەکارهێنانی پاسوەرد و مانەوەی لە زەهری مرۆڤ بێگومان ئەستەمە. بۆیش پاسکی داهێنرا کە یەکێکە لەلایەنە هەرە باشەکان. بەکارهێنەر دەتوانێت بە پەنجەمۆر یاخود فەیزادی یان ڤیدیۆکی سێلفی لەم شێوەیە ئەمانە لایانی ئەرێنین بۆ ئەوەی کەس نەتوانێت ئەکاونتەکەت هاک بکە گەر هاچیش کرا بە ئاسانی بە شێوەیەکی ڕاستەقینە بهێنیتەوە. لە چین ئۆتۆمبیلی بارهەڵگری بێشۆفێر زۆر بووە لە شەقامەکان بە ئاسایی دەبیندرێن و ئێستا گەر لە چین ئاسایی بێ لە تەواوی جیهان بێگومان دەنگدانەوەی دروست کردووە و بە باشە و پێشکەوتن باز دەکرێت لەگەڵ خراپە و کەمکردنەوەی هەلی کاریش باز دەکرێت. ساڵی ڕابردوو لە چین ژمارەی ئۆتۆمبیلی بارهەڵگری بێشۆفێر یاخود خۆکار لە ئۆتۆمبیلی بنزین و گاز زیاتر فرۆشراوە. نیوە زیاتر ئەو ئۆتۆمبیلە بارهەڵگرانی لە چین دەفرۆشن ئێستا نەک تەنیا کارەبایی بەڵکو خۆکار و بێشۆفێر. ئێستاش کۆمپانیەکانی چین دەڵێن ئەو بارهەڵگرانە 700 میلیۆن کیلۆمەتریان بەبێ شۆفێر بڕیوە و بەرەو میلیۆنێک ئێستا هەنگاو دەنێن. کۆمپانیەکانی چین دەڵێن نزیکەی 1000 دانە ئۆتۆمبیلی بارهەڵگری خۆکار و بێشۆفێر لەسەر شەقامەکانی ئەو وڵاتە دەسوڕێنەوە بەبێ شۆفێر کەلوپەل لە شارێک و بۆ شارێکی دیکە دەگەێنە. سەرۆکی یەکێک لەو کۆمپانیانە لە لێدوانێکدا دەڵێ چاوەڕێ ناکەین وا بە ئاسانی شۆفێری باڵهەڵگر نەمێنێ بەڵکو ژمارەی گەشت زیاد دەبێت واتە شۆفێر و باڵهەگری ئاسایی کەم نابنەوە بەڵکو کارەکە ئەوەندە زۆرە ئێستا بەشی هەردوو لاتەکە. بەڵام گومان لەوە نییە کە تاوەکو 2028 ژمارەی ئۆتۆمبیلی باهەڵگری سەر شەقام لەوانەیە خۆکارەکە زیاتر بێ لەوەی شۆفێری مرۆڤ ببینێت. جا ئەم ڤیددیوە لە مەفتەیە ترند بوو قسە باسێکی زۆری دروست کرد کە لەوانەیە چین هۆکارێک بێ بۆ کەمکردنەوەی هەلی کار و شۆفێرانی باهەڵگر هەندێکیش بە ترۆپی پێشکەوتن و کۆمەڵگە سەیری دەکات. دەڵێن پێویستە لە هەموو جیهان وابێت. بێمە لای هەواڵێکی هوەری خانمە هونەرمەندی گۆرانی بێژی کورد ئازیتە زراعی نوێترین بەرهەمی خۆی بە ناوی تەزان لە تێکستی سەهێن موفتی پێشەشکاری کوردستان 24 بڵاو کردەوە. سەهێن موفتی پێشەشکاری کوردستان 24 دەربارەی تێکستەکە و گوتنەوەی لەلایەن ئەو خانمە هونەرمەندە بە کوردستان 24 ڕاگەیان ئەو گۆرانیەی من تێکستەکەم بۆی داناوە ئەفشین شکری ئاوازی میوزیکەکەی بۆ داناوە و بەرهەمە بە هاوکاری ژمارە لە هونەرمەندەران و داهێنەرانی ناوچەکانی دیکەی کوردستان ئامادەکراوە لە نێوان هەولێر و سنە و مەهاباد بەرەماتەوە. ئەم هاوکاریە هونەریە وەکو نمونەیەک لە یەکگرتنی توانە داهێنەرەکانی ناوچە جیاوازەکانی کوردستان دەبیندرێ. سەهێن موفتی گوتیشی تێکستی گۆرانیەکە هاوشێوەی چیرۆشی خۆشەویستیەکەیە دوای لێک جیابوونەوە لە نێوان دوو کەس دەجێڕدرێتەوە. چیرۆک تێیدا هەستی بەتاڵبوون و نەگونجان لەگەڵ شوێنگرتنەوەی کەسێکی دیکە دەخرێتە ڕوو. سەهێن موفتی باسی لەوە کرد کە لە گرنگی تێکستەکە پێشتر نووسیوێتی بەڵام بۆ ئەم بەرهەمە بە شێوەیەکی نوێی دایڕشتوێتەوە تا لە زمانی ژنەوە پێشکەش بکرێت و دەڵێ هەست بە سۆز و کارکتەری ژن بە شێوەیەکی ڕاستەخۆ بگوازرێتەوە لەم گۆرانیە دەکرێت. ئازیتە زارعی خانمە هونەرمەندی گۆرانی بێش خەڵکی سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە دانیشتی کەنەدایان بەرهەمەکانی پێشتر بە فارسی بۆ دۆزی کورتسڕیوە و چەند گۆرانێکی هونەرمەندی وەکو عەباسی کەمەندی و عەدنان کەریم گوتوێتەوە. بەڵام وەکو بەرهەمی خۆی ئەمە یەکەم بەرهەمێتی بڵاوی دەکاتەوە. سێ کاتژمێرە بۆ سەروی 18 ساڵانە و چرۆکەشی 2700 ساڵ لەمەوبەر نووسراوە. باسی یۆنانی کۆن دەکا ئێستا لە جیهان بۆتە ژمارە 1 و
هێز و توانای دەرهێنەرێکی بەتوانای وەکو کریستۆفەر نۆڵان پیشان دەدا کە توانیوێتی لە هەفتەی یەکەمی لە سینەماکانی جیهان بتوانێت 264 میلیۆن دلار کۆکاتەوە گەورەترین دەستپێکی هەفتەی یەکەم بۆ فیلمێکی نۆڵان و دووەم گەورەترینی ئەم ساڵیشە کە ڕکابەرەکانیشی تۆیستۆری و ماریۆن کە هەم بۆ هەموو تەمەنێک دەگونجێن بەڵام ئەمەیان تەنیا بۆ سەروی 18 ساڵانە ئینجام داهاتێ بەرزترا ئەمە فیلمی دی ئۆرسیان جا من فیلمەکەم لە سینەما بینی وەندێ بۆ سوودم هەیە لەسەری دەمێ بۆتانی باز بکەم هەر دوورگەیەک ئۆدیسیە سپەی دەخاتە سەر لە هەر چرکەیەک لە گەشتەکەی تۆ لە ناو سەری ئەو دەژی و میوزیکی فیلمەکە شتێکی لە بیر نەکراو دەکات هەندێک کات میوزیک هێملو بێتەنگە هەندێک کات میوزیکەکە لەگەڵ تۆ هەناسە دەدا و هەندێک کات ئەوەندە غەمبارە بەبێ وشە لە میوزیکەکە تێدەکەی وەکو گۆرانێ هەندێک کاتیش میوزیک ئەوەندە بەرزە لەوانەیە وا هەز بکەیت کە گوێەکانت ئازار دەدا و ئەوەش بێگومان بەمە بەس کراوە لەلایەن نۆڵان بۆ دروستکردنی ترسێک لە ڕێگەی دەنگەوە شتێکی دیکە لەم فیلمە زۆر سەرنج ڕاتیشام خوداکانی یۆنانە کە کارکتەری ئۆدیسیەس بۆ شتێ سزا دەدەن کە ئەو مەبەستی نەبووە لە فیلمەکە بیکە ئەو مەچینەی هەموو چیرۆکەکەیە پیاوێکی خراپەکار نییە کەسێکی کامل و پرفێکت نییە بەڵام ئەو تەنیا پیاوێکە کە بازی هەڵەیەک دەدا 100% خەتای ئەو نییە کە ئەمەش دەیکاتە زیاتر لەوەی مرۆڤ بێ لە هەر خودایەکی یۆنانی لەم چیرۆکە بیەوە ئەم جوڵەیەش بێگومان زۆر کریستۆفەر نۆڵانیە گەر لە بیرتان بێ هەمان شتی لە فیلمی ئۆپنهایمەر کرد پیاوێک قورسی شتێکی لەسەر شان هەڵگرتووە شتێکی کردووە ناتوانێت بیگەڕێنێتەوە و بازەکەشی دەدا چیرۆکی پاڵەوانی فیلمێکن سزا دەدرێن بازەکەی دەدەن کە زیاتر دایان کاتە مرۆڤ بە شتێ لەوانەیە بەسەر هەر مرۆڤێک بێ لە ژیان ڕاستەقینە بەرجەستەکردنی لەم چیرۆکە و ئەم فیلمە ئەفسانەیە تەنیا بە کریستۆفەر نۆڵان دەکرێت مات دەیمەن بە ڕۆڵی ئۆدیسیەس تەواوی فیلمەکەی لەسەر شانە و بەڕاستیش بە هەموو هێز و توانە و کاریزما و لێزانینێکی لە نواندن بەشدار ئانە هاثەوەی وەکو پێنەلۆپی لە هەموو دیمەنەکان شوێن پەنجەی خۆی بەدیار دەخە و ڕۆبەرت پاتنسن وەکو نواننێکی تەواو جیاواز و قوڵایی لە کارکتەرەکەی بەشێکی زۆر جیاواز لە کارەکانی پێشووی بەدیار دەکەی و دەیبینین تەواوی کارکتەرەکان لەسەر شاشەکە گرینگن بەڵام هەمویان دەرەقەتی مات دەیمەن لە نواندن نایە ئەمە لەوانەیە باشترین فیلمی نۆڵان بێ هێشتا لەوە ئەکید نیم بەڵام لەوە ئەکیدم باشترینیش نەبێت دووەم باشترین فیلمی نۆڵانن لە دوای ئینتەرستیلەر و شتێک هەستپێکردنی تێدایە کە لە نۆڵان کەم بینراوە گەرچی سەرجەم فیلمەکانی نۆڵانیش شاکار بەڵام ئەوە دەزانم کە لەوانەیە باشترین دەرهێنەر بێ ئێستا لە ژیان ماوە خەریکی ئەم جۆرە هونەرەیە هونەرەکەشی چییە دروستکردنی فیلمی زەبەلاح کەس دەرەقەتی نایە ئەم فیلمە شایانی بینینە و بەڵێ گەرتوانیتان لە سینەما ببینن دەزانم فیلمەکە درێژە بەداخەوە لە کوردستان سینەمای ئایماکسمانە لە بەغدا هەبوو خەریک بوو خۆم بچم ڤیددیۆشی لەسەرکە بەڵام تکتی فڕۆکە نەبوو بە گرام ئەم فیلمە ئینشاڵە لە داهاتوو بە شاشەی ئایماکس دەیبینینەوە و هیواداریشم هەمووتان ببینن فیلمێکی نازدارە ڕاقیە هەندێک تێبینی و ڕخنەی بچوشی لەسەر هەیە بە تایبەتی هەڵبژاردننی هەندێک کارکتەر بە ڕۆڵی جیاواز لە زەندایە وەکو ئەثینا وەکو خانمەکەی ترۆی کە ڕەشپێستە ئەخۆی سپی پێست بووە بەڵام گرنگ نییە ئەمە چیرۆکێکی ڕاستەقینە نییە فەنتەسیە گەرچی لە یۆنانی کۆن لەوانەیە ڕەشپێست نەبێت بەڵام ئەمانە هیچی کاریگەری لە گەورەی و زەبەلاحی ئەم فیلمە ناکە تێژەکەت لێ کەم ناکاتەوە هەموو دنیا ئەم فیلمەی بینی هیوادارم ئێوەش بینەریبن ئەو ترۆیلەرەی چەند ساڵێکە هەوادارانی مارڤڵ لە دوای ئەڤێنجەرز ئێندگەیمەوە چاوەڕێ دەکەن لە مەفتەیە بڵاو کرایەوە یەکەم ترۆیلەری فیلمی ئەڤێنجەرز دوومزدەی لە ئۆنلاین بەردەستە ڕۆبرت داونی جونیەر کە پێشتر ڕۆڵی ئایرۆنمانی دەجێڕام جارە بە ڕۆڵی دۆکتەر دووم بەشدارە بەرزەستەی دەکات ئەم هەفتەیە لە فستیڤاڵی کۆمیکۆن لە ئەمریکا یەکەم ترۆیلەری فیلمی ئەڤێنجەرز دوومزدەی بڵاو کرایەوە کە لەلایەن هەردوو برا ڕوسۆ برەدەرس کاردەرهێنانی بۆ دەکرێت کە پێشترش کاردەرهێنان بە فیلمەکانی ئەڤێنجەرز کردووە لە ترۆیلەرەکە RDJ دەبینین بە ڕۆڵێکی نوێ لە مارڤڵ پیشاندەدا ئەویش خراپەکاری سەرەکی فیلمەکەیە بە ناوی ڤیکتۆر ڤان دووم فیلمەکە زەبەلاح دیارە بە گەڕانەوەی ستافێکی نوێی ئەڤێنجەرەکان جەماعەتی فانتاستیک فۆر ئەکسمن بەڕابەڕایەتی فۆر و ستیڤ ڕۆجرز هەمویان بێکەوە ڕوبەڕووی دۆکتەر دووم دەبنەوە بڕیارە فیلمەکە لە کۆتایی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایشی دەست پێ بکات خۆشەویستان 24 پلسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان ئەسپێرم خوداتان لەگەڵ